یانەی پێشمەرگەی سلێمانی دوای دوو یەکسانی و شکستێک گەڕایەوە بۆ تۆمارکردنی سەرکەوتنەکانی و بە ئەنجامێکی گەورە لە یانەی حسێنی کۆتایی ڕیزبەندی کۆمەڵەکەی بردەوە. لە درێژەی یاریەکانی هەفتەی شەشەمی خولیپلەیەکی یانەکانی عێراق پێشمەرگەی سلێمانی میوانداری لە یانەی حسێن کرد. سەرەتا یاریەکە بە ئاستێکی مامناوەندەستی پێکرد، بەڵام پێشمەرگەی خاوەن یاریگا دەست پێشخەری کرد و لە خولەکی سی شوان مەحموودی بەرگری کات توانی گۆڵی پێشکەوتن بە لێدانی سەر بۆ پێشمەرگەی سلێمانی تۆمار بکە و گێمیەکەم بۆ ئەنجامە بە کۆتا. لە گێمی دۆم یاریەکە ڕاستێکی پێچەوانەی وەرگرت. پێچەوانەی پێشبینەکان حسێن بە ڕێژەیەکی بەرچاو کۆنتڕۆڵی یاریەکەی کردبوو. لە چەندین بۆنەشدا هەوڵیدا گۆڵ یەکسانبوونەوە تۆمار بکات، بەڵام سەرکەوتوو نەبوون. لە خولەکی هێشتاونە و لە هێرشێکی هەڵگەڕاوە ئیبراهیم حەیدەر توانی گۆڵی دووەم و دڵنیایی بۆ پێشمەرگەی سلێمانی تۆمار بکات. ڕاستەوخۆ دوایەم گۆڵەش دانا مستەفا لە خولەکینەوە زاید یەک توانی گۆڵی سێم بۆ پێشمەرگەی سلێمانی تۆمار بکات و یاریەکەش بە سێ گۆڵی بێوەڵام لە سوودی پێشمەرگە بە کۆتا. ئەتوانم بڵێم سپاس بۆخوا ئێمە پێکهاتەیەکمان دروست کردووە لە ئاست هەمویان ڕازین، یعنی ئێمە ئەو یارانەی کە یەکسان بووینەکە و کە دۆڕاوین باشترین ئاستیان پێشکەش کردووە، بەڵام هەندێک جار یاری زۆر باشەکەیت شانسی یاوەرت نییە و نەتیجە لەگەڵانیە. ئێمە بە کۆی یاریەکان نەتوانم بڵێم یاریکی باشمان کردووە، دەستخۆشیم هەیە بۆ سەرجەم یاریزانەکان دوای ئەو یەکسان بوون و ئەو دۆڕاندانە گەڕینەوە سەرکەوتنەکان. هیوادارم بتوانین لە یارەکانی داهاتووە بە هەمان ئاست بە هەمان ڕوحیەت بتوانین ئەنجامی باش بەدەست بێنین و لە سەر و ڕیزبەندی بمێنینەوە. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای گەورە لە ڕاستیدا ئەمڕۆ بەرامبەر پێشمەرگەی سلێمانی کە یانەیەکی بەهێزە توانیمان یاریکی ئازبەرز پێشکەش بکەین، بە تایبەتی گێمی دووەم کە ئێمە هەوڵێکی زۆرماندا بۆی کە گۆڵ یەکسانبوونەوە تۆمار بکەین، بەڵام لە ڕێگەی دوو هێرشی هەڵگەڕاوە دوو گۆڵی دیکەمان لەسەر تۆمار کرا و ئەنجامەکەمان لەسەر قۆڕیسکرا، بەڵام لە بارودۆخی تیپەکە و یاریزانان تەواو ڕازین سەر ڕاوی ئەنجامەکانمان وەک پێویست نییە. هیوادارین بۆ یارەکانی داهاتوو ئەنجامەکانمان باشتر بکەین. بەم سەرکەوتنەشی پێشمەرگەی سلێمانی خاڵەکانی بەرز کردەوە بۆ 11 خاڵ و تەنها هەنگاوێکیش لە پێشەنگی ڕیزبەندیەکە دوورە و حسێنیش بە تەنها خاڵێکەوە لە کۆتایی ڕیزبەندی گروپەکە دەبین.